تا دێت گەندەڵی و تاڵانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان زیاتر دەبێ و لەگەڵیشیدا بێ هیوایی و بەدواشیدا تووڕەیی و بێزاری خەڵک گەیشتۆتە لووتکە و ئاگری تووڕەیی خەڵک هەر ڕۆژە و لە سوچێکی ئەم هەرێمەوە دووکەڵی بەرزە بێتەوە. بەپێی هەموو ئاماژە و دەرهاویشتەکان و هەموو ئەو خۆپیشاندان و گردبوونەوە بچووکانەی لە ئێوارە و نیوە شەوێکدا و لە سوچێکا سەر هەڵەدا، هیچ کاتێک خەڵکی کوردستان وەک ئێستا لە خراپی ئیدارەدانی هەرێم و بێباکی سەرانی دەسەڵاتی سیاسی و چەوساندنەوە و برسیکردن بێزار و تووڕە نەبوون و ڕەنگە خەڵک ڕۆژ بژمێرێ بۆ ڕزگاربوونی ساتێک زووتر لە دەزە و دەسەڵاتی بە دیموکراسیەت و هەڵبژاردنێکی ساختە بۆتە زۆرینە و بە زەبری هێز و چەک و بڵاوکردنەوەی ترس و تۆقاندن درێژە بەمانەوەی خۆی و هێشتنەوەی بارودۆخەکەدا. قۆناغی ئێستای هەرێمی کوردستان تەواو جیاوازە لە قۆناغی حەڤەی شوبات و ڕۆژانی دواتر. ئەگەر ئەو کاتە خەڵک هیوایەکی بە پەرلەمان و حکوومەت و دروشمەکانی چاکسازی و گۆڕانکاری هەبوو بێ، ئێستا نە هیوایەک بە گۆڕانکاری و چاکسازی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ماوە، نە هیچ مانایەک بۆ حکوومەت و حکومڕانی ماوە، نە پەرلەمانیش ئەو کەچەڵەیەکە بتوانێ سەری خۆی تیمار بکە. دروستکردنی سیناریۆی هەواڵگریان و سپاردنی قەیران بە قەیران لەو پیلانە دووبارە بووانن کە 30 ساڵە دەسەڵات بۆ بەلاڕێدابردنی ناڕەزایەتی و خەم و داواکاریەکانی خەڵکی کوردستان پەنای بۆ بردووە، بەڵام ئەمە نەک نەبووەتە هۆی چارەسەری گرفت و نەهامەتیەکانی خەڵک، بەڵکو قەیرانەکانی لەسەر یەکتر کەڵەکە کردووە کە دوور نییە ڕۆژێک وەک کەڵەکە بەرد بەسەر ئەوانەدا بڕوخێ کە بەدەیان ژێرزەمین دۆلاری دزرا و هەزاران دۆنم زەوی داگیرکراوە بە خەڵک دەڵێن ئەگەر نانتان نییە بسکیت بخۆن. لە ئێستادا و لە ناو نوخبەی سیاسی و ناڕازی هەرێمی کوردستان ڕایەک دروست بۆ پێی وایە کە ناکرێت جارێکی دیکەش خەڵک فریوی پیلانەکانی دەسەڵات بخوات و بە هەڵگرتنی قەدەغەی هات و چۆکردنەوەی دوکان و بازاڕەکان و چەند گردبوونەوەیکی بچووکی ناڕێکخرا و لێرە و لەوێ کۆتایی بە تووڕەیی و ناڕەزایەتیەکان بهێنرێت کە لە ناوەڕۆکدا هۆکارەکانی ناڕەزایەتی و بێزاری و تووڕەیی خەڵک لە داواکردنی موچە و کردنەوەی چەند دوکانێک و ڕێگەدان بەکارکردنی خەڵک تێپەڕیوە و چیتر ئەم خواستە بچووکانە تیماری برینی قوڵی تاڵانی و گەندەڵی و چینایەتی 30 ساڵی ڕابردوو ناکات و پێویستە بیر لە شێوازی دیکەی ناڕەزایەتی و خەبات دژی برسیکردن و چەوساندنەوە و دزی بکرێتەوە، خەباتێک کە کۆتایی بهێنێ بەو ڕژێمە چەتەیەی لە ساییدا کەمینەیەکی سیاسی بوونەتە ملیۆنێر و زۆرینەیەکی کۆمەڵگەش بە 6 مانگ جارێک چاوەڕێی نیوەموچەیەک بکە. ئاراستەی جوڵە و بزاوتە کۆمەڵایەتەکانی سەردەمی کۆڕۆنا دژ بە گەندەڵی و ستەمکاری لە هەرێمی کوردستان جیاوازە و نابێ خەڵک و ئەو هێزە سیاسیانەشی خۆیان بە بەشێک لەو ستەمکاریە نازانن دەستیان بە بازرگانی نەوت و دزینی سامانی گشتی پیس نەبووە بهێڵن بە هەمان ڕێڕەوی پڕشکستی ساڵانی دیکەدا بڕوە. ئێستا وەڵامی مەینەتی و سەگ هەڵگوشین و برسێتی و بێکاری و داواکردنی ئازادی و مافەکانی تاکی کورد لای مەڵبەند و لق و ناوچە و مەکۆ و ناحیە و پارێزگارەکانیش نییە. کۆتایی هێنان بەم سەردەمە تاریکە بە خۆپیشاندان و گردبوونەوەی بچووک و بچڕ و هەڵچوونی کاتی ناکرێ و نایەتە دی ڕێگای سەرەکی گەیشتن بەو ئامانجە لە پایتەختی هەرێمی کوردستانە و لە بەردەم ئەو دەسەڵاتەدایە کە 9 کابینێ حکوومەتیان بەڕێ کردو و هێشتاش 27 میلیارد دلار قەرزارە و بە هەڕەشەشەوە بە خەڵکەڵێن هەر کەس بڵێ حکوومەت چی کردووە سزا دەدرێ. ئەرێ بەڕاست حکوومەت چی کردووە؟